هاتوچۆ بەشێکیان پەیوەندی بە خودی شۆفێرێکەوەیە، بەشی دووەمیان پەیوەندی بە حکوومەتەوەیە. ئەوەی پەیوەندی بە شۆفێرێکەوەیە زۆر جار دەبینین شۆفێرەکان لە کاتی سیارە لێخوڕینە ئۆتۆمبیل لێخوڕینە مۆبایل بەکاردێنێ یان قسە لەگەڵ تەنیشتوە ئەو لە ئەولای دەکاتن. لەم کاتەیە کە سیارە لەحزەیە بەم چرکە ساتەیە ئەم شخصە ئەتوانێتن کۆنتترۆلی خۆی لەدەست بدات و کارەسات لێ بقاومێ. دووەمین هۆکار دەگەڕێتەوە بۆ حکوومەت و لانی پەیوەندیدار کە بەڕاستی ڕێگاوبانەکان وەکو پێویستین لە زۆر شوێن. پێویستە حکوومەتی هەرێم زیاتر شوفێران لە ڕاگەاندنەکان زیاتر هەشاری شوفێران بکەنەوە کە پابەندی یاسایەکانی هاتوچۆ بن. یاسایەکانی هاتوچۆ بۆ سەلامەتی هاوڵاتیانە زیاتر هەم لۆ ڕێگاوبانەکەی هەم لە وڵاتەکەی چکە زۆر ڕوودا و کە ڕوودەدا مرۆڤ تووشی زەرەر و زیانش زۆر دەبی هەم کەم ئەندامبوون هەم زیانی مادی. من وەکو ئافرەتێکی کورد باسی ڕێگاوبانەکان دەکەم. پێویستە حکوومەت ڕێگاوبانەکان باش بکات، هەروەها ئافرەتانیش باشترن لە لێخوڕینی سیارە، پیاوان زۆر بێتەعامولن. پێویستە حکوومەت ڕێگاوبانەکان باش بکە بۆ ئەوەی حکوومەتیش دەبێت سزایەکی توندی ئەو کەسانە بدا کە پەیڕەوی یاساکان ناکەن. ئەم قەرەباڵغی و ڕوودا و شتانە ئەگەر سیر بکەیت تۆ لە سێ ڕووداوان سیر بکە هەر سێکیان یەکیان تەکسیە لە هەر سێکیان تەکسیەکە مخالیفە. ڕێزم هەیە لە بۆیان بەڵام ئەوەندە یعنی ئەوە دەکەن زەخت لەسەر خۆیان دەکەن کە ڕۆژەی وایە لە سبیانی دێتە دەر تا ئێوارە ناستەوە ماڵ هەر ئەگەڕێ ئەو ساقە بێزارە پێویستی بە ئیسراحاتە، پێویستی بە دانیشتنە، پێویستی بە ڕاگرتنە و حکوومەتیش لازمە پیلانێک دابنێ بۆ هەموو سیارە دێتن یعنی هەر یەکێک ڕاست دەبتەوە دەستی بە کەیف خۆی سیارە دێنێ و دەیهێنێتە ناو شار قەرەباڵغی دروست دەبی. لازمە حکوومەتیش پیلانێکی هەبیتن.